بەنداوی دوکان گەورەترین سەرچاوەی بەرهەمهێنانی وزەیە، دەکەوێتە باکووری خۆرئاوایی شاری سلێمانی. لە ساڵی 1992ەوە ژیانی هاوسەرێتیم پێکهێناوە کە لە هەمان شوێن لەگەڵ خۆم کار دەکا و لە هەمان بواردایە و لە هەمان بەشیشە. خۆشبەختانە تا ئێستا پێکەوە کار دەکەین بەردەوامی لەسەر. من لە ڕاستیدا هەر خۆم حەز بە کاری تەکنیکی دەکەم، بە تایبەتی لە بواری میکانیکیدا. لە ڕاستیدا ئەو شوێنەی کە من کاری لێ دەکەم ئەگەر خولیای خۆت نەبێ ناتوانانی بەردەوام بیت لەو کارەوە، ناتوانانی سەرکەوتوی تیا بێنی و ئێمە بەو سفەتە تا ئێستا کە توانیمانە 33 ساڵ بمێنینەوە لەبەرەوەی ئارزووی خۆمە کارەکە. ڕۆژانە سەرپەرشتی کۆبنەوەکانی بەیانی دەکات، ڕێنمایی و فەرمانەکانی کار بەسەر سەرپەرشتیاران و ئەندامانی تیم دابەش دەکات. هەر تیمێک بەلای ئەرکێکی دیاریکراوی خۆی دەڕوات، خۆیشی سەرپەرشتی تیمێک دەکات، خانمەکەشی لەگەڵ تیمەکەی ترە. پیشەکەیان چاکردنەوەی تۆرباینەکانی بەنداوە. ئەم مرۆڤە هیلاک و دڵسۆزانە بەردەوام ئەم پیشە سەختەیان هەیە. لێرەش هاوسەرەکەی سەرپەرشتی چارەسەرکردنی کێشەیەکی تر دەکات لەم بۆریە زلەی یەکێک لە تۆرباینەکە. ئەم قەپاغە ئاسنینە بەدەگمەن دەکرێتەوە، تەنیا ئەگەر کێشەیەک هەبێت لە نێو بۆریەکەدا.
کابراایەکی زۆری ئیشکەر و زۆر بەتوانە و زۆر بە ڕێزە لێرەکانە لە ناو مەحەتەیە بەڕاستی ئەرکی خۆی بە تەواوی بجێنا و لەسەر ئەم قەیرانی کە ئێستا هەیە لە ئارادا و هەتا ئێستا ئێمە نەمان بینیوە لە ئیشەکانی خۆی بەڕاستی یعنی سەرکەوتووە زۆر سەرکەوتووە. کاکزەور بەڕاستی یەکێکە لە کارمەندە هەرە باش و دڵسۆزەکانی ئەم مەحەتەیە بەڕاستی ئەرکێکی زۆر قورسی لەسەرە ئەویش بەڕێوەبردننی بەشی تۆربین بەشی چاکسازی تۆربین بەڕاستی لەسەر دەستی ئەوان هەموو گرفتەکانی بەینەکەکانمان ئەم تۆربینانەمان لەسەر دەستی ئەو چاکەکرێتەوانی یەکێ لەو کادیرانە کە کاکجەوهەرە کە کادیرێکی زۆر شارەزا و پێشکەوتە لەباری تۆربیندا من تا ئێستا کە ئەو یەکانە وەک خۆی ماوەتەوە ئیژەکە و سیانە کرا و ماگانە و ساڵە سیان دەکرێت کاکجەوهەر دەورێکی باش و کاریگەری و سەرەکی هەبوو لە ئەو سیانەکردنی وەحدانە و ئیدامەدانی بەومانەوەی وەکو خۆی. سەرەتا من لە ساڵی 1982 پەیمانگای تەکنیکی بابلم تەواو کردووە بەشی میکانیک هەر فترەیەکی کەم دوای ئەوە بە 5 مانگ لە ساڵی لە مانگی 1983 دەست بەکار بوویم وەکو یاریدەدەری تەکنیکات تا ئەم بەرواری ئێستا کە ماوەی 33 ساڵ دەبێ من لەو کارەیە کار دەکەم کە گەیشتومە بە پلەی لێپرسیاوەتی بەشی سیانەی تۆربینەکان. لەم ماوەیەدا من لە ساڵی 1992ەوە ژیانی هاوسەرێتیم پێکهێناوە کە لە هەمان شوێن لەگەڵ خۆم کار دەکا و لە هەمان بواردایە و لە هەمان بەشیشە خۆشبەختانە تا ئێستا پێکەوە کار دەکەین بەردەوامی لەسەر. من ساڵی 1982 پەیمانگای تەکنیکی هەولێرم تەواو کردووە دوای ئەوەش لە وێزگەی کارەبای دوکان دامەزراوم هەتاکو ئێستا بەردەوام لە ئیشکردنە لەگەڵ هاوسەرەکەمە بۆ ماوەی 33 ساڵە من ئیش دەکەم لە بەشی تۆربین لەگەر کۆمەڵێک لە کرێکار و تەکنیکی تردا. من ئەو ماوەی کە شانبەشانی هاوسەرەکەم ئیشم کردووە و حەزم کردووە هەموو کاتێک بوونی خۆم بسەلمێنم لە ئیشەکاندا لەگەڵ ئەوەشدا زۆر مەترسیمان لەسەر بۆ زۆر خطوڕەتی تێدا ئیشەکەمان هۆکاری سەرەکی کارکردنم لەگەر هاوسەرەکەم ئیشی ئیداریم حەز لێ نەبووە وەک حەزی خۆم. من لە ڕاستیدا هەر خۆم حەز بە کاری تەکنیکی دەکەم بە تایبەتی لە بواری میکانیکیدا و ئەم بەشەی ئێستش کاری دەکەم خولیا و ئارەزوی خۆمە. لە ڕاستیدا ئەو شوێنەی کە من کاری لێ دەکەم ئەگەر خولیای خۆت نەبێ ناتوانانی بەردەوام بیت لەو کارەوە ناتوانانی سەرکەوتی تیابێنی و ئێمە بەو سفەتە تا ئێستا کە توانیمانە 33 ساڵ بمێنینەوە لەبەرەوەی ئارەزوی خۆمە کارەکەم بۆ ئیشی ڕۆژانەمان لەگەڵ ژیانی ڕۆژانەمان تێکەڵ بووە بۆ نمونە بە سفەتی ئەوەی کە ئێمە خۆم و هاوسەرەکەم لە یەک شوێنە کارەکەین بەیانیان کاڵەستین دوای ناخواردن یەکسەر دێین بۆ دایرە هەر یەکەمان بە ئیشی خۆی هەڵدەستێ بۆ نمونە من وەکو لێپرسیاوی بەشەکە هەڵەستم بە متابعکردنی گرفتەکانی ئەو شەوەی کە ڕووی داوە بۆی بزانین ئەم کێشانە چین کە تۆربینەکەی لەسەر وەستاوە تا ئێمە بتوانین مەعالەتێ بکەین ئامادەبوونی لە کۆبوونەوەی بەڕێوەبەرایەتی بەیانیان کە لێپرسیاوی بەشەکان ئامادە دەبن. دوای ئەوە دابەشکردنی ئیشەکان کە تا ئەو کاتی ئێمە ئەچین هاوسەرەکەم ئەچێتە خوارەوە مەکەم کرێکارەکان ئامادە دەکا تەوجیه دەکا بۆ ئیشەکان بەد لەو شت هەر کەسەوە بە پێی پێویستی ئەو ڕۆژی ئەو ئیشە چ عودەدەیەکمان چه ئالاتێکمان پێویستە ڕۆژی وایە مەسەم عودەدی زەخممان دەوێت کرێن و کۆمپێسەر و ئەم بە ئەزەشتانە ڕۆژی وایە جۆرێتری ئیشمان دەوێتن تا ڕۆژەکە تەواو دەبێت ئەمە لە کاتی ئاساییە بەڵام ئیشی ئێمە تەواوبوونی نییە بۆ نمونە سەعات 2 تەواو دەبی ئەڕۆیتە ماڵەوە سەعات 5 ئێوارە تەلەفۆن بۆ دەکەن و یا سیارەکەت بە دوا دانێرن ئەم تۆربینێکی کە وەستاوە یاڵە ئەنجاس ئەبێ بزانی ئەم کێشەیە چەند کەسی ئەوێ دیسان کرێکار کۆکەرەوە بیهێنەوە بۆ دایرە جاری وایە شەو پەیوەندی پێوە بکەنەوە زۆرێکی کەمان هەیە لە ئیشکردن خۆی لە خۆیان ئیشەکان دوور و درێژە پێویستی بەوەیە کاتی دوور و درێژ تۆ ڕۆژانە 8 سەعاتی بەردەوامیشی لێ بکەی بۆ ماوەی مانگێ ئێمە ئەگە بەیانی بووین عەسر نیوەڕۆ بڕۆینەوە پێنجشەممە و جومعە داوام نەکەین یعنی بە 4 مانگە میشە تەواو نابێت بۆیە بە ناچاری لە بەیانیانەوە کە هاتین تا عەسر
عسری سراحەتێ وەرەگرین دیسان ئەگە گەرما بێ شەو دێنەوە بۆ نمونە لە ڕەمەزانە ڕەمەزان لەبەرەوەی کارمەندەکانمان هەمووی بەڕۆژوو بوون هەڵساوین ئیشکردنەکانمان خستۆتە 8 شەو بۆ 2 شەو ڕۆژانە ئێمە لە دەست هەڵگرتنی کارەکانمان بێ لە ئیشی بەیانیانمان شەوانە تا 12 و بازێ شەو تا 1 شەو ئیشمان چوونە ناو ئەم بۆڕیە کارێکی پڕمەترسیە گوایە لە شوێنێک بۆڕیەکە کون بووە و ئەوانیش ناچارن بچنە ناو بۆڕیەکە و بە دوای کێشەکەدا بگەڕێن ئەمە شوێنی کوبوونەکەیە دەبێت زۆر بەپەلە ئامادەکاری خۆیان بکەن و زوو چارەسەری بکەن چونکە مەترسی گەورە بوونی کوونەکە ڕەنگە ببێتە هۆی ڕوودانی کارەساتێک لەم بەنداوە ئەم جارەیان جەوهەر تیمەکە دەبات بۆ قوڵترین شوێنی ژێربەنداوەکە لەوەیە کێشەیەکی تر هەیە دەبێت زوو چارەسەری بکەن بۆ نمونە ئێستا و تۆرباینەی کە کراوەتەوە چۆن توانیمان بچینە ناوی بەهۆی ئەم سێ پەمپەوە ئەمە سیستمێکە تایبەت بە دیوەتەری جوبیاواتە بەتاڵکردنی ئەو ئێستا ئەم مزەخەیە تەنها کێشەی ئەوەیە لیچی زۆرە تۆزێک کەمی دەکەینەوە بۆ ئەوەی ئیشی خۆی بە ڕێکوپێکی بکات کێشەکەیان چارەسەر کرد و دەبێت ئێستا تاقی بکەنەوە بۆ دڵنیا بوو جوڵە و کارکردنی هەر پارچە و ئامێرێکی ئەم تۆرباینانە ڕەنجی بوێری و خۆبەخشی و دڵسۆزی جەوهەر و هاوکارانێتی شەپۆلکردنی ئەو لێرە مانای بەردەوامی کارکردنی تۆرباینەکان دەگەێنێت کە ئەمەش نیشانەی سەرکەوتن و ئاسوودەیی جەوهەر و هاوکارانێتی
لەو کارە گرنگانێک کە ئێمە کردومانە تا ئێستا لە ڕاستیدا زۆربەی کارەکانمان گرنگە، بەڵام هەندێکیان زیاد لە حەد گرنگی هەیە. بۆ نمونە چاکردنەوەی تۆربینی ژمارەیەک لە ساڵی 1990دا کە ئیشێکی زۆر گەورە بوو بۆ یەکەم جار بوو بتوانین گۆڕینی بوشەکانی دەرگای ویکتگێت و بەرزکردنەوەی لابرێنسیل بکەین لە یەکەی ژمارەیەک. یەکێ لە کارە گرنگەکانی کە ئێمە مەسەڵەن یەکەی ژمارە 4 بۆ نمونە ماوەی چەند مانگێ وەستا 6-7 مانگ توانیمانە چاچی بکەین. زیادکردنی بەرهەمی کارەبا هەندێک لە تۆربینەکانمان بەهۆی ئەوەی کە ناتوانن ئەو بڕە کارەبایی بۆی دابین کراوە بیدەم بۆ نمونە کەپەسیتیەکەی 8 مێگاواتە، ئەم ئێستا ئەتوانێت 50 بدا. ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە 50کە بگەڕێنینەوە بۆ 80 مێگاواتی ستەندەرەکەی خۆی. لە ڕاستیە ئەو بەشی کە کاک زەوهەر بەرپرسیارە لێی بە بەشێکی سەرەکی لە وزەکەماندانرێ و کاک جەوهەریش زۆر ماندوونە ناسانە وەکو ئەندازیارێک لەو بەشە ئیش دەکات، هەرچەند ئەو بڵێن کە پلێ ئەندازیاری نیە، بەڵام من هەر بە وەکو ئەندازارە سیرەکەم و نەناسیشە لەبەرەوەی کە فعلان ئەمە یەکەم جارێکە ئێوە یاخورە لە کەناڵێکەوە بەسەرەکرێتەوە. ئیشەکانیشی کاکات کاک جەوهەر لەو کەسانەیە کە بەبێ هەراهوریا ئیشەکانی خۆی کات بە لایەنێکی هونەری زۆر بەتوانا کە جاریش کە نەگەڕێتەوە سەر و ئیشە. بەڕاستیە ئەوەش بۆ ئیشی ئێمە وەکو دامەزراوەیەکی بەرهەمهێنان زۆر گرنگە کە ئیشێ بکەیت پێرفێکت بێت بۆ ئەوەی یەکەکەمان بچێتە ئیش، یعنی نەک لە باتی و ئیشێک بە چەند جارێک کۆتایی پێبێنی. بەڵێ من کاک جەوهەر بە یەکێک لەو سەربازانە ئازدانم کە ئیشەکانیان لە ئاستێکی زۆر بەرزانە خێنم و بۆ وێزگەیەکی وەکو ئێمەش کە وێزگەیەکی استراتیژیە بە حەقەتەن شوێندەسی کاک جەوهەر بە ئیشەکانمانەوە دیارە. کاک جەوهەر کارمەندێکی دڵسۆزی ئەم ویسکەیە، ماستی ئەوە لەوەتەی ئێمە دەیناسین و لێرە کار دەکات، زۆر بە دڵسۆزی کار دەکات بۆ ئەم مەحەتەیە، یعنی وەکو ماڵی خۆی دەیپارێزێک ئەو کەلوپەر و ئەم تۆربینانە. لەوەتی من ئەیناسم کارمەندێکی بەتوانایە لە بەشی تۆربین و خێزانەکەشی لەگەڵیا و بە بەردەوامی ئیشەکانی خۆی بە ڕێک و پێچی جێبەجێ کردووە و هەروەها بە هاوکاری هاوتەمەنەکانی خۆی کە لەگەڵیان ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا ئەو گرفتانەی کەوا لە محەڵەی دوکانە هەیە بە ڕێک و پێچی بە کاتێکی زۆر کەم جێبەجێ بکات. لە ڕاستیدا مەترسیەکان زۆرن لەبەرچی لەبەر تەنها یەک هۆکار ئێمە تەعامل لەگەڵ هەموو شتێکی بەرزاکەین. بۆ نمونە پەستانی ئاوی بەرز کە 100 مەتر لە 80 مەتر بۆ 100 مەتر ئێمە لە ژێر ئاوەکەیان، واتە ئەو ئاوەی وەرمانگرتووە پەستانەکەی 10 بار زیاد. ئەمە بەنسبەت تەعامل لەگەڵ هەوای مەزغوط هەوای پەستێنراوەکەین کە 40 بارە زەختەکە، یعنی لە هەر شوێنێکە لیکێکە هەبێت چارەسەری زۆر. تەعامل لەگەڵ مەنزومەی ڕۆنی پەستێنراوەکەین، تەعامل لەگەڵ کارەبای 132,000 ڤۆڵتی واتە 132 kV کە بەم تاوەرانە دادەڕواتن. یعنی ئەمانە هەمووی لەو ئاستن هەر کەم تەرخەمێکی تیا بکرێ کاری سەدروزە بێ لە دوو لاوە. یەک ڕۆحی ئەو ئینسانێک کە کاری تیاکە یا ئەو کارمەندەی کە لەگەڵ کارەکە، دوو ئەو ئامێرەی کە لە دەستی دەدەێت. بۆ نمونە ئەم تۆربینانەی ئێمە شتێک نییە لە بازارە دەستکەوێت، تەنانەت پارچەیە دەگەکانیشی ئێستا ئێمە لەبەرەوەی ئەوەی کەنیمانە لە بازار دەست ناکەوێت زۆربەی بۆ خۆمان یا دروستی ئەبێ بکەینەوە یا بێت تەسلیحی بکەین.
گەورەترین کاریسە ئەگەر پێشگریمان لێ نەکرد بە لەوەتەی کە من بە حکمی ئەوەی 33 ساڵە لە موزگەیەم گەورەترینیان ئەم کاریسەی مانجی نۆی 2015 سەبارەت بە گێتی ڕئیسی ئەپستریم واتە بەشی سەرەوەی بربەستەکە کە دەرگایەکمان هەیە 75 تەنە بە کرێنێکی 160 دای ئەبەزێنینە سەر ئەو تۆربینەی کە ئەمانەوێت چاچکەین بۆ قولایی زیاتر لە 90 متر یعنی زۆرجار تا 100 متر دای ئەبەزێنین. کاریسەکە لە چیا بوو؟ هەرەوە نەبوو کرێنەکە بڵێ ئیژ نەکە ئیژ ناکە. کاریسەکە ئەوە بوو کە دەرگاکە ئەکەوتە ئاوەکەوە کرێنەکەش ئەکەوتە ئاوەکەوە بەکەوتنە خوارەوەی ئەو دەرگا 75 تەنیە و کرێنە 160 تەنیەکە ئەبوو بەهۆی یەکەمینیان لە دەستدانی کرێن و دەرگاکە کە جارێکیکەوە بە هاسان ئەم جۆرە کرێنە کە لەگەڵ سەردەکەەوە دروستکراوە بووە بە هاسان ناتەوە. دوو ئەکەوێتە کوێ ئەکەوێتە ڕاستی پینستۆ بواتە ئەو پایپە 3 متر و 6 سانتیمەی کە بۆڕی ئاوی سەرەکی ئەهێنێ بۆ تۆربینەکان ئەکەوتە ئەو ڕاستەوە واتە ئەو سێ تۆربینەیە کە لەم ڕیزەیە ئیشیانە کرد بە لای کەمەوە کە من ئەڵێم سێ تۆربین احتیمال و 4 تۆربینیش زیاتر لە کار بکەوێت بۆ لەو بەرزێ زۆرەوە بکەوێتە خوارەوە پارچە ئاسنی گەورەی لێ ئەبێتەوە کە ئەمەش بەناو پەڕەی ڕەنەرەکان نادەڕوا لە بەرەوەی تۆربینەکان لە ئیشان خۆیان ئەیباتن و ئەبێتە هۆی وێرانکردنی تۆربینەکە. یعنی ئەمە بەڕاستی کاریسەیەگە بوو نمونەی ئێمە ئامانجمان ئەوەیە بەرهەمی کارەبا زیادکەین بە گوێرەی ئەو توانایی هەمان چەند بتوانین نەهێڵین تۆربینەکانمان بوەستێ ئەوەندە ئەتوانین کارەبا زیاتر پێشکەشی هاوڵاتیان بکەین بە گوێرەی توانێت. لە سەرەتادا لە ساڵانی پێش ڕاپەڕیندا ئەم وێزگەی ئێمە لەگەڵ ویزگەی دەربەندیخان بە تایبەتی ویزگەی ئێمە دابینی هەموو کارەبای سلێمانی هەولێر و کوردستانی داکرد. بەڵام بۆ خۆتان نەزانن کە لە دوای ڕاپەڕینەوە ینی گۆڕانکاری بووە خەڵک زیادی کردووە ژمارەی دانیشتوان مەسەم هەرێمی کوردستان لە 2 میلیۆنەوە گەیشتوتە نزیکەی 5 میلیۆن و نیو ئێستا بۆ خۆ دەزانێ ئەم بڕە کارەبایی ئێمە بەش ناکە لە بەرەوەی بواری تەکنەلۆجیاش بە هەمان شێوە ئامێرەکان ئامێری پێشکەوت و کەوتۆتە بازارەوە. بەڵام تا ئێستاش ینی بە پلەیەکی باش توانیمانە خزمەت بە بواری کارەبا بکەین لە بەرەوەی یەک بەرهەمێکی پاچی هەیە لە ڕووی ژینگەوە ژینگە پیسناکە، دوو تەکالیفی کەمە، سێ بۆ بەرزکردنەوەی ڤۆڵتیای سیستم زۆر باشە. بەرنمەکە ئێوە وەکو سەربازی ون زۆر بەرنمەیەکی جوانە ڕێک لەسەر نەک هەر من هەر لەسەر ویزگەکەی ئێمە زۆر جوان ئەگونجێ. یعنی لە ڕاستیدا من و هەموو هاوکارەکانیشم وەکو سەربازی ونی ئەو کارمەندانی کە ئێستا لە لای من کار دەکەم بۆ نمونە چێ دەیان ناسێ بەس من ینی مەعاناتیان دەزانم کە ڕۆژی چەند هیلاچیان دەکەم وەرە ئەمە بێنە شەو ئەیان هێنمەوە ڕۆژیان هێنمەوە پشوو ئەیان هێنمەوە جەژن ئەیان هێنمەوە لە ڕاستیدا مەعاناتی من چێ دەیزانێ بەس بەڕێوەبەرەکەی خۆم دەیزانێ ئەوەی کە دوورە نایزانێت. بەهۆی ئەوەی دایک و باوکم خزمەتێکی گەورە بە گەلی نیشتمانەکەیان و دەکەم ئەویش بە دابینکردنی کارەبا بۆ خەڵکی من ئەمەش جێگە شانازێکی گەورەیە بۆ ئێمە. من سپاسی خۆی گەورە ئەکەم کە ئەو دایک و باوکە باشیان پێبەخشیوم بەڕاستی زۆر باش هەڵیانیاوە لە پەروەردەکردنی ئێمە. من تا ئێستا هەر سەرکەوتنی بەدەستم هێنابێ لە سای ماندووبوونی هەڵی ئەوانەوە بووە. شانازی بە دایک و باوکمەوەکەن کە هەستان بە جێنانی دوو ئەرکی پەروەردەکردنی ئێمە و هەروەها ئەرکی خزمەتکردنی دانیشتوانی هەرێمی کوردستان بە ڕووناکردنەوەی ماڵەکانیان. من دەتوانم لێرە و دەستخۆشیان لێکەم بەس یەک لێیشم هەیە کە فعلەن ئێمە وێزگەکەمان ئەتوانین بە سەرجەم بڵێن ویزگەیشی سەربازی منە
چونکە وەکو پێویست احتیمامی پێنەدراوە وەکو پێویست ئیشی بۆ نەکراوە نەبۆ ویزگەکە خۆی نەبوو کارمەندانش کە ویزگەکە بن بەڕێوە ئەمەش یاری خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24 پێشکەشە بە کاجەوهەر بەرامبەر ئەو ئەرکوماندوو بوونەی بۆ ویزگەکەمان کردی فەرمو ئەمەش دیاری و خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24 بۆ شلێرخان کە بە هاوشانی هاوسەرەکەی ئەرک و ماندووبوونی زۆری کێشاوە فەرموو شلێرخان. جەوهەر و هاوپیشەکانی سەربازی ونی ڕاستەقینن خەڵکانێکن مای ڕێز و شانازی هەمومان.